دیاردەی کۆچی گەنجان بەتایبەت لە باشووری کوردستان و بەتایبەت تریش لە دەڤەرەکەمان بۆتە دیاردەیە کە ڕۆژانە بەدەیان گەنج بە سەدان گەنج ڕوو لە دەرەوەی وڵات دەکات. ئەمە کارەساتێکی گەورەیە بەڕاستی بۆ هەر وڵاتێک کە چینی گەنجی تێدا نەبێت ئەو وڵاتە بەروە وێران بوون بەروە داڕوخان دەچێت هەم لە ڕووی هێزی کار و هەم لە ڕووی هێزی بنیادنانی کۆمەڵگاوە. بەداخەوە لە ناوچەکەمان ناوچەی ڕاپەڕین بە حکمی ئەوەی کە لە ڕابردوودا دەسەڵات لایەنە پەیوەندیدارەکان نەیانتوانیەوە ئاوڕێکی جدی لە گەنج بدەنەوە هەم لە ڕووی خزمەتگوزاریەوە هەم لە ڕووی دامەزراندنەوە هەم لە ڕووی دۆزینەوەی هەلی کارەوە لە ڕێگا جۆرا و جۆرەکاندەوە هەموو بۆتە ئەوەی کە گەنج بێهیوا بێت هیوا بێت لە دەسەڵات و ڕێگای کۆچ هەڵبژێت کە بەڕاستی بەداخەوە زۆر جار لە ڕێگای کۆچیشدا دەبێتە هۆی نەهامەتی و بەدایان گەنج لەم ڕێگایەوە ژیانیان بەخت کردووە. ئەمە کارەساتێکی گەورەیە بەتایبەت بۆ ناوچەکەماندا پێویستە هەڵوەسەی لەسەر بکرێت و هۆکارەکانی بدۆزرێنەوە و بەروە چارەسەری ببرێن. مەسەلەیەکی تر ئەوەیە کە مەسەلەی پرسی بۆردومانەکانی دەوڵەتانی دراوسێ بۆ سەر ناوچە سنووریەکان و بەسەر گوندەکان ئەمەش کاریگەریەکی ڕاستەخۆی لەسەر ژیانی خەڵک کردەوەی کە نەتوانراوە پێش بەو هێرش و داگیرکاریانە بگرێت و نەتواندراوە ئاور لەو خەڵکانە بدرێتەوە و زیان لێکەوتوانی قەرەبوو نەکراونەتەوە. لە بواری گەنجادا یەکەم هەوڵدان بۆ ئەوەی کە گەنجان ئەوەی بتواندرێت لە کەتی گشتیدا دابمەزرێن بەتایبەت ئەوانەی کە خوێندنیان تەواو کردووە یاخود کردنەوەی پێشینەکان بەتایبەت پێشینەی خانوبەرە پێشینەی زەواج پێشینەی پرۆژەی بازرگانی بچووک کە هەموو ئەوانە ڕاستەخۆ سوود بە گەنج دەگەێنێت ئەو گەنجانەی کە هیوایان هەیە ئەو گەنجانێک کە بەهرەیەکیان هەیە بتواندرێن هەلی کار بۆ خۆیان و بۆ چەندان کەسی دیکە دابمەزرێنن. هەروەها گرنگیندان بە زۆر لایەنی ڕۆشنبیری لایەنی وەرزشی زۆر لایەنی واری ترکە هەموو ئەمانە وا دەکات کە گەنج تەرکیزی لەسەر دەرەوەی وڵات نەبێت و بەڵکو ئینتیمای بۆ وڵاتەکەی بێت و سەبارەت بە پرسی بۆردومانەکانیش بێگومان وەکو خۆشم یەکێکم لەو کەسانەی کە لە ڕابردوودا بەدەیان جار شاهێدی شەهید بوون و شاهێدی داگیرکاریەکانی دەوڵەتانی دراوسێ بوون و خاکەکەمان و شاهێدی زیانگەیاندن بە گوندنشینانی ناوچەکە بووین. بۆیە دەمەوێت لە داهاتوودا لە پەرلەمانی عێراقدا بمەنوێنەرێکی ڕاستەقینە و دەنگی خەڵکی ئەو ناوچەیە بگەێنمە لایەنە پەیوەندیدارەکان و لەو ڕێەوە بتوانین هەوڵێک بدەین بۆ وەستاندنی ئەو داگیرکاریانە و هەر هەوڵێک بدەین بۆ قەرەبووکردنەوەی ئەو زیان لێکەوتوانێک کە لە ڕابردوودا بەهۆی ئەو بۆردومانانەوە لە ناوچە سنووریەکاندا زیانیان پێگەیشتووە. ئەوە کار و بەرنامەی من دەبێت بۆ داهاتوو ئەگەر متمانەی خەڵکی ناوچەکە بەدەست بێنم بێگومان دەبمە داکۆکیکەری سەرسەختی مافەکانیان و هەروەها لەو ڕێوە بتوانین خزمەتێکی باش بە ناوچەکەی خۆمان و بە سەرجەم کوردستان بکەین. مەسەلەی خزمەتگوزاریەکانیش دیارە لە ڕابردوودا دەسەڵات نەیتوانیوە خزمەتگوزاری وەکو پێویست بەو ناوچانە بگەێنێت چونکە ئەو ناوچەیەکی گرنگە هەم لە ڕووی بازرگانیەوە هەم لە ڕووی گەشت و گوزاریەوە هەم لە ڕووی کوشت و کاڵی و ئاژەڵداریەوە لە ڕووی زۆر شتی ترەوە کە دەتواندرێت ئەو دەرفەتانە لە بەرژەوەندی خەڵکی ناوچەکە بخۆزرێنەوە بەڵام بەداخەوە بەهۆی بەرژەوەندی حیزبایەتی بەهۆی بەرژەوەندی چەند شخصێک کە دەستیان بەسەر سەروەت و سامانی ئەم وڵاتەدا گرتووە دەستیان بەسەر هەموو هێزی کار و هەلی کارێکدا گرتووە لە بەرژەوەندی خۆیان و تاقمێکدا بەکاریان هێناوە نەتواندراوە ئەو دەرفەتانە بقۆزرێنەوە و لە پێناو بەرژەوەندی گشتی و سوودی گشتیدا سوودی لێ ببێندرێت. بێگومان ئەگەر متمانەی خەڵکی ئەم ناوچەیە بەدەست بێنم دەبمە داکۆکیکەرێکی ئەو مافانە دەبینە چاودێرێک بەسەر لایەنی جێبەجێکاردا بۆ ئەوەی ئەو هەڵانەی کە لە ڕابردوو کراون ئەو غەدرانێک کە لەم ناوچەیە لە ڕابردوو کراون لە لایەن دەسەڵات و لەلایەن هەر لایەنێکەوە بێت بتوانین لە داهاتوودا لە ڕێی چاودێریکردن و لە ڕێی بەدواداچووندا ئەو ناحەقیانە نەهێڵین و ئاوڕێکی جدی لەو ناوچەیە بدرێتەوە بۆ ئەوەی ئەو ناوچەیەش ببژێتەوە و سوود لە بەرهەمە سروشتەکان و سوود لەو دەرفەتانە وەربگرێت کە لەو ناوچەیەدا هەیە.